لسربرتیلن سروکیبر دونالد ترامپ داین دو خانمان نو دکاوه. جمار مریان ده تقینا مزگفته که دا لپاکستانی گشته 8 مریان. و ریخستین خانمان لحرم کردستان داخواز مافین پیترین جبر برنا زاروک اندکن. دم باش بخير هاتن برنامج كورت كونكشن جدنجي أمريكا لواشنطن هذا مجمر حفتي سبيدا روجا سي شموي داخل شمو هي فيا دمن خوش جوارا دخوازا دوزگرین دورا منهاتن لنيويوركي كل كوليني بدونالد ترامب سروكي بري أمريكا رادكن دسته كانو ياسون خران أمازن كوم كرنا داكو جهداري بلغين وكولينا بار بكن سبارت بري كو ترامب داي خانما نافدار ستورمي دانييلز ترامب برا دانوي خانمي هطاكو بيت دنگ بكوها في فيناوي سبارت پیوندیا وان آسکسی بری حل بجاتن سروکاتیا 2016 نهی وشاندن دوزگرین نافچه منهاتنی آلوین براک اف وکا قناغ گدی یا لیکولینی بترامپ را بنافکر لی پرسینا و برتیلی لی نیویورکی کو $130,000 جدانیان را و $150,000 جه اکترا مدل بری کارین مکدوگل را ودگره ما بس جه داکو بدنگیا وان هر دو خانمان لدمی کمپینا حل بجاتن سال 2016 بکره ترامپ رد که کو تیکلیاوی بوان دو جنان را هیا ریوبریا سروک جو بایدن ده دوشنبه گوت او ده 11 گلانی دا داخویانی و فرمانین آورتا ین کووید 19 بداوی بینا روشا آورتا یا نتوی و نشتیمانیات کووید 19 روشا آورتا تندرستیا گشتی جید سال 2020 دا جهلا ریوبریا سروکی وی دمی دونالد ترامپ و هاتبو داین بایدن گلک جاران تدبیرین کو لمهن پیشین او فرمان وی داوی ورن درشتر کرن وزیر دروا یه فنلندا ده دوشنبه گوت ولاتی وی دخوازه دگل سویده تفلی ناتوی ببا راگهاندنا وزیر فنلندی پشتی داخویانی از سروکی ترکیه رجب طیب اردوغان بو دما گوتی کو داخوازه هلسنکی جه اندامتیا ناتو را کمتر بپرز گریکا پیکا حاوستو گوت گرنگا کو ولاتی وی و سوید پیک و بکون و هفبندیا لشکریا روش آوایی انکارا استوکهولم تاوان باردکا کو جبو تپاسر کرنا کومین کو او به تیروریست بنافدکا گاوین کنکریتی نا آویجا اتفاقا 6 پارتین اپوزیسیونا ترکیه لی دیجی سروک رجب طیب اردوغان لی جوینا خوایا ده دوشنبه پابند بونا خواه جبو وگراندنا دموکراسیا پرلمانیا ترکیه دوباره کرن اگر حل بجارتنین گل اگر هفبندیاوان ده حل بجارتنان دا سر بکبا ده باکو دنگدان لی 14 گلانی ورا کرن ده مراسیم دا لانکری 6 پارتیان برنامه خوایا هفبش 240 روپل جبو ترکیه پشتی سروکا پشتی سرکتنا وان پیشکش کرنا لی ناو نمزدی وان ای هفبش جبو رکابری اردوغان دیار نکرنا و چافدرین کرجی دی بیجن وان بچه رنگی بحثا دوزا کردان نکری ایوب دمیر پیامیر دنگی امریکا لانکر نهار رستوخب بمره ایوب پشتی جوینا وان آدوه راگهاندنین وان چه داخویانی گرینگ درکتن بتایبت جی جه کردا جه دزگاه راگهاندنی چه دی بیجن سر داخویانی وان و برنامه وان داخل پیمانا پولیتیکاین هفدش ده شخصات امضا کرن 6 پارتیجی آنها جوی شونداتر لگوری رو ربازا کو دیار کرنه و بشتاری هلبجارتنه ببن آرمان جوانجی او کو ببن دستلات هکه ببن دستلات و گاوه و اف پولیتیکاین هانه تخن روجوه راستی اوانا تواهی لترکیه جی دناغم چاپمنیا ترکیه هم دناغ دیسا اپوزیسیونا ترکیه جالی دستلاتی اواجی هاتن میرخاندن لبه دریت کارم بیجم کو دستلاتی
راستی باوکی نینی زده نشان یعنی نزدیکی بیاد به لامبیجن هر عالیم کردان ایرو از پارلمانتوی بو نگل هدف جی نگل هم کسی واجی مخسکر یعنی اوانا تشتکی وها پولیتیکا که وها دیار کرن اون جبو بیاد چه دبیجن فرسی دیار کرن کو گوتن کو یعنی تمام جبو هم پرسکری که کل ترکیه هنه چاره سری دخواست دکن ل جبو پرسکری که هری سری که مثلا کرد ام تشتکی دبی دریدن نابینن راستی جبو ویجی ام تماشا دکن هدف هنه که دبی واردا به خوف يعني بهناك قمانه ايوب يعني مثلا اگر عندنا سيستم برلماني ومثلا واغهرتين كوتين خواستين دا خواستكن دماكا زاغون دا نا حتى راده كي دقل دا خوازين كردانا انا تدي دوی داری دا چند تشتشی که بحث دکن ببینه به کردان جی علاقه دردکه بستنی کرد نینه مثلا گرتنا پارتیین سیاسی دویجین که امیویا دجوار بکن یعنی آسان نبه راسته اوا دبه کو انا HDP دوزای لبر گرتنی دادگاه محکمه مرکزگونی دا ل راسته اوا جبو تنی کردان نینه جبو همون پارتیین سیاسی تشتکه دا علی دن دجی بحثات تشتی مثلا پرسکریکن جناهانجی پیمان استانبول تشتانجی تکرین لیوانا تواهی آبوری دیپلماسی تواهی ترکیه دیگه نافقه یعنی بتشتکی کو امبیجن تایبته کردان یکسر علاقه دردکه یعنی سر کردان و باندور ویده ارینی تشتکی چه بکه راستی دیار نینه جبوی جی اف پیمانا کوهات چکرین یا پولتکان هلبش شش پارتی هرچکاس پیک بنجی لدوی دا یا گرینگ اوه کو HDP چهات ماشه دیگه ایوب پرسیار داوی اول تو دبیجی تا اندامین HDP دی پارلمان دا دیتنه تو چه جمعانا او چه دبیجن لسر مجارا گرتنا پارتیا وان کو دادگه ترکیه دا بحثا ایرو دیسا لسر هم مثلا کوبانی یعنی هم بیشتر دوزا کوبانی راستی جبو گرتنا HDP دوزا هری سرکه درد که و پیش او دبیجن کو جخوا یک پولیتیکه بو و کمپاس بو و سناریو بو جبو گرتنا HDP درخصنه پیش دستراتی بریارده کو و جویشون داتر جی به HDP بگره یعنی آرمانجا دستراتی وها دیار دکن دبیجن کو دیار جخوا هکه بگوتانا پشتی هلبجارتنه اف دوزاهانی ور سروی به سکنانده و گابه کتشکی دم بو دستراتی ببی دخوازه کو ور گرتن راستی آنها ترکیه سیاست کو درد که و پیش داخل دکارم بیجم کو yani HDP لویدری و پارتیا کا سرکه درد که پیش دوچ yani دو اتفاق نه که HDP دست خو بده کی جنالی او سرتکه و آنا دویدری داجی گرتنا HDP و پشتی گرتنا HDP روشکا چوا در که و هیت شکی زلال و دیار نینه جبو ویجی سیاست ترکیه وسط خویه کو yani روزن پیشی آمده دبه کنتشان زلال و بله آنا ناف ختماندن که ده پیش و چوی چی ام نابینه دویدری دا هلبت لروزن دهاتی امی بپرسن کانی HDP وی پشتا کی بگره وی چوا بکوه هلبجاتنا ایوب دمیر په امر دنګ امریکا د انکاری بمربو سپاس زایلی دهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان بڕیارەکەی دادگای فدرالی تایبەت بە شایستەدارەیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کاردەنەوەی جیای لە شەقامی هەرێمی کوردستان دروست کردووە لەگەڵ ئەوەی کە بەشێک لە هاوڵاتیان بۆچوونی نەرینیان لەسەر بڕیارەکە نییە و دەڵێن کە بوون و نەبوونی بودجە هەر ئەوانە لە قەیراندا بوون چاودێرێکی ئابووریش دەڵێتن ململانی سیاسیەکان تێکەڵ بە ئابووری کراون و هاوڵاتی قوربانی یەکەمن راپۆرتی فەرحان هەورامانی لەگەڵ ئەوەی هەڵوەشانەوەی بڕیارەکانی حکوومەتی ناوەند بۆ ناردنی بەشە بودجەی هەرێم لەلایەن دادگای فیدراڵیەوە کاریگەری لەسەر بژێوی هاوڵاتیان هەیە بەڵام بەشێک لە هاوڵاتیان لەناو شەقامدا دەڵێن نیگەران نین لە بڕیارەکە بودجە بنێرێ خەڵک هەرنیەوە مەعاژۆ دەگرێ بودجە نەنێرێ هەر نەود نییە دەگەڕێتەوە بۆ ئەوەی ئەمانە حکوومەتی هەرێم بە حکوومەتی خۆیان نازانن ئەمان هیچ تەسلیمی ئەو ناکەن هەتاوە شێوەیەکی عەدالەتەوە جێ بکرێ بەسەر هەموو محافەزەکانە چاودێرێکی ئابووری دەڵێت ململانە سیاسیەکان تێکەڵ بە بودجەی گشتی وڵات کراوە و ئەوەش کاریگەری گەورەی لەسەر بازار دەبێت بە نهاتنی بەشە بودجەی هەرێمیش هاوڵاتیان دەبنە قوربانی
لە ئێستا بەوەی ناوکۆکیە سیاسیەکان کە تا ڕادەیەکی زۆر تێکەڵ کراوە بە بابەتی ئابووری داراییەوە کاریگەری ڕاستەخۆ هەیە لەسەر کۆی جومگە ئابووریەکان بە تایبەتی پرۆژە کەرتە ئابووری گشتەکان بۆ نمونە بازار بە شێوەیەکی گشتی تێبینیەوەکەین تامان ئەگەر ئەو بەشە بودجەی لە عێراق و بێتە هەرێمی کوردستان و پاڵپشتێکی دارایی زۆر باشە بێ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کەوا لە سەرچاوەیەکی داهات بێ بۆ دابینی خەرجیەکانی. ئەگەرچی لە ڕێکەوتنی ئیدارەی دەوڵات کە پێگەێنانی کابینەی نوێی حکوومەتی بە دوای خۆی دایەنا بڕیار بوو بەشە بودجەی هەرێم لەلایەن حکوومەتی ناوەندەوە بنێرێت بەڵام دادگای فیدراڵی عێراق بڕیارەکەی هەڵوەشاندەوە. ئاماژیان بەوە کردووە ئەوە دەچێتە چوارچێوەی یاسای بودجەوە و لە دەرەوەی دەسەڵاتی ئەنجومەنی وەزیرانە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. کاتێک کاردانەوەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ بڕیاری دادگای فیدراڵی عێراق کە شایستەداریەکانی هەرێم ڕایان گرتووە بەو شێوە بێتن ناردن و بڕینی داهات لەسەر هەرێم وەکو یەک بێتن ئەمە شتێکی سرنجڕاکێشە و پرسیارێکی سادا لای هەر کەسێک دروست دەکات. ئایا بۆ عدالت عەبدوڵڵا مامۆستای زانکۆ و توێژەر لە ناوەندی ئەکادیمی توێژینەوەی نیشتیمانی لە هەرێمی کوردستان ئێستا لەگەڵمانە. کاک عدالت ئەم کاتت باش، سوپاس بۆ کاتی جەنابەت. بۆ ڕای هەندی ئەو وڵات نەک هەموو هەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە وەکیەکە بوجە بۆ هەرێم بێتن یان پارە لەسەر هەرێم بڕیاری فیدراڵی بێ ببڕن یان نا وەکو یەکە بۆ؟ بڵێ سڵاو بێگومان بەشێکی ئەو دەنگانەی کە لە تا ڕادەیەک ناومێدن بەرامبەر بە تەنانەت هەر بڕیارێکی تەنانەت پۆزتیڤیش سەبارەت بە هەرێمی کوردستان پەیوەندی بۆەیە کە لە هەرێمی کوردستانە ئەو سیستەمە لە بەڕێوەبردننی هەرێمی کوردستان و ئەم قوارەی کە ئێمە تایە ئەژین بەداخەوە تا ڕادەیەکی زۆر کێشە و گیر و گرفتی گەورەی هەیە کە پێش هەموو شتێک تایبەتە بە چۆنیەتی دابشکردنی سەروەت و سامانی خەڵکی کوردستان. واتە کێشەکە بە دیاریکراوی پەیوەندیدارە بە ئەو ڕەخنانەی کە لە ماوەی ڕابردووە خەڵک لە شەقامە هەی بووە لە شێوازی بەڕێوەبردننی هەرێمی کوردستان و بە تایبەتی کە لە ماوەی ڕابردوو کەندێک جیاوازی دەرکەوتووە لە دابشکردنی سیستەمی موچە لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی تر جیاوازە. جاری وا هەیە ئێمە هەممان نەزانین بە پێی یاسا ئەبێ لە کاتی خۆیان موچە دابش بکرێ. کاتی پێدانی موچە بە فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە نزیکەی ملیۆنێک و 300,000 فەرمانبەر هەیە لە هەرێمی کوردستانە کاتەکانی دیاریکراو نین، جێگیر نین. ئەمەش واکە کە بەشێکی بەرچاوی خەڵک تا ڕادەیەک ناومێت بێلەوەی کە تەنانەت ئەگەر کاک عەدالەت ئەو ناومیدیە دەگاتە ڕادەی ئەوەی کە بۆچوونێکی وایان هەبێت چونکە خۆمان دەزانین هەر کەسێک دەزانێت خۆیان دەزانن ئەوانەی ئەو بۆچوێنەیە کە بڕینی موچە بڕینی داهات لە هەرێم ئەگەر خۆیانش موچە خۆر نەبن هەر کارێکیان هەبێت بەڵام کاریگەری نەرینی لەسەریان دەبێ ڕاستە و خۆ. ئەمە یەکلانی دووەمیش باش ئەوە بیر لەوە ناکەنەوە چی ئەو هەرێمە بەڕێوە دەباتن دەستگاکانی حکوومەتی ئەو هەرێمە ئیتر چزانم ڕێگاوبانەکان ئیتر فڕۆکەخانە ئیتر هەر شتێکی ئەو هەرێمە بۆ چاکی ئەوە نابینن. ئەگەر ئەنەلایزیەوە شیکاری بکەین بۆ ئەوە لە ماوەی ڕابردوو لە 1-2 ساڵی ڕابردووە کاتێک کە ئەو بڕەپارەی لە بەغداوە هات بۆ هەرێمی کوردستان کە پێوتێ 200 میلیارد ئەم بڕەپارەیە کاریگەری گەورەی لەسەر بۆ نمونە فراوانکردنی پرۆژەکانی ئاوەدانکردنەوە نەکرد لە هەرێمی کوردستانە یان لانی کەم لە سەرتاسەری ئەمێمی کوردستانە ڕنگدانەوەی نەبوو. ئەمەش لەلایەکەوە تا ڕادەیەک واکە بەشێک لە خەڵک بە تایبەتی ئەو شوێنانەی ئەو ناوچانەیە لە هەرێمی کوردستان کە ناوچەی پەراوێز کەوتون تا ڕادەیەکی بەرچاو گلەییان هەبێت لەوەی کە بۆچی سەرڕای ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان خۆی بودجەی هەیە و هاوکاری بۆ پێگەیشتوە لەلایەن حکوومەتی عێراقیەوە بڕەپارەک بەپێی کە هەندێک جار لە دەرەوەی یاسای موازنەشەوە نێردراوە بۆ هەرێمی کوردستان بۆ ڕنگدانەوەی بەرچاوی نییە لە گۆڕانکاری لە ژیانی خەڵکە. بێگومان ئەوەی کە باسمان کردەوەی لە راپۆرتەکەی ئێوە شاگومانیە بۆ ڕەنگە بە پلەی یەکەم گزارش بێ لە چین و توێژێکی دیاریکراوە لە کۆمەڵگای کوردی. بەڵام من ئەمەوێ ڕای گشتی خەڵکی کوردستان ئەوەی کە ئێمە لەناو خەڵکین ڕۆژانە مامەڵاکەین و چاودێری میدیاکانەکەین تا ڕادەیەکی بەرچاو خەڵک لێرە قەناعەتی وایە کە ئەبێ هەموو جۆرە
چاکسازیەکی ئابووری و دارایی لە هەرێمی کوردستانە و هەموو ڕێکەوتنێکی سیاسی کە ببێتە مای باشکردنی دۆخی دارایی و موچە و باری قورسی سەرشانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ ڕنگدانەوەی هەبێت کاریگەری هەبێت نەک تەنها بریتی بێ لە ڕێکەوتن و لە هەندێک مانفێست. کاک عەدالەت حکوومەتی هەرێمی کوردستان چ پلانێکێ حکوومەت دەزانین بڕیاری دادگای فیدرالی لەسەر ئەساسی ئەوەیە کە هەرێم داهاتی نەوت کە بڕیارە بیدا بە هەرێمیان دیاری بک بۆ ئەوە لەسەر لەگەڵ بودجەکە حساب بکرێ ئەمەیە کێشەی سەرەکی ئەوجا پلانی حکوومەت چییە؟ پلانی حکوومەتی هەرێمی کوردستان تاکو ئێستا ئەوەی کە ئێمە ئەیبینین بە ڕادەی سەرشیەوەیە کە پشت بە خۆی ببەستی ئێمە لە من ڕۆژانەیە زیاتر لە جارێک گوێمان لە وتەبێژی حکوومەت بووە کە ئەڵێ ئێمە هەوڵە دێن پشت بە خۆمان ببەستین و لە هەمان کاتیشە بژاردەی گفتوگۆکردن لەگەڵ حکوومەتی عێراقا بژاردەیەکی کراوە ئەمێنێتەوە بەڵام بێگومان ینی کۆمنتی ڕسمی حکوومەت لێرە سەبارەت بە بڕیارەکانی دادگای فیدرالی داڕادەیەکی زۆر بێگومان تودا و ڕەتیەکەنەوە تەنانەت دادگای فیدرالی لێرە تۆمەتبار کراوە کە بە زمانێکی سیاسی و بە لۆجیکێکی سیاسی مامەڵە لەگەڵ قسەکانەکە کە ئەمە بێگومان دەلایەن دادگای فیدرالیەوە ڕەتەگرێتەوە بۆ چونکە ئەوان ئەوەی کە هەموو جارێ پێی لەسەرداگرن هەر ئەمڕۆ بۆ نمونە سەرۆکی دادگای فیدرالی عێراق هەر ئەمڕۆ باس لەواکە کە ئەوان بە پێی مادەی چواردەی دەستوری هەمیشەیی عێراق مامەڵە لەگەڵ هەموو هاوڵاتیەکانی عێراقەکەن چ لە زاخۆ بێیان لە بەڵا و بە چاوێکی یەکسان تەماشاکەن یعنی نایەنەوێ بە کوردی نایەنەوەی گوێ لە هیچ یەکێک لەو ڕەخنە و لەو تانانە بگرن کە لێرەوە لە هەرێمی کوردستان ئەو ڕەخنانە کە دەڵێن ئەمە بڕینی موچە کاری دادگای فیدرال نییە بەڵکو حکوومەتە و ڕێکەوتنی سیاسی لەسەر کراوە. کاک عەدالەت دەمیست پرسیاری تۆ دەڵی کە حکوومەتی هەرێم یان کاربەدەستانی هەرێم دەڵێن دایانەوەی پشت بە خۆیان ببەستنەوە ئەمە مانای دابڕان لە عێراقا وەنیە تێگەشتنی وایە کە دابڕانە لە عێراقا باشە ینی ئەمە لە ئەنجامی ئەوەیە کە ئومیدیان نەماوە لە ڕێگای یاسایی لەگەڵ دادگای فیدرالی مامەڵە بکەن و ئەم کێشەیە چارەسەر بکەن؟ ئومێد ماوە بەڵام خۆ دەزانی خەڵکی کوردستان و دۆخی هەرێمی کوردستان بەگشتی پێویستەکە لە ڕووی ئیداریەوە بەردەوام بێت و ئەمە پاڵ بە حکوومەتی هەرێمەوەنەیە کە بیر لەوە پلان بی بکاتەوە پلان بی ئەوەیە کە هەڵدا داهاتەکانی خۆی باشتر بکە کۆی بکاتەوە و ڕێکوپێکتر مانگانە تەنزیمی بکەوە دواتر هەوڵی دابشکردنی موچەفدا لە کاتی خۆی یعنی دڕوونەکە ئێستا دادگای فیدرالی بە تەواوەتی حکوومەتی عێراقی ناچار کردووە کە ئەو بڕاپارەیە کە لە بەهۆی ڕێکەوتنی سیاسی نێوان هێزەبراوەکانی هەڵبژاردننی عێراقەوە بڕیاردرا بوو کە بێت بۆ هەرێمی کوردستان ئەو ڕاپارەیە تر نایێت شێوازی ناردنی بە شێوەی قەرز ئەبێ یان بە هەر ناونیشانێکی تری بۆ دۆزرێتەوە ئەمە ئەکەوێتە سەر ڕادەی با بڵین و ئیرادەی حکوومەتی عێراقی لە بەغا چونکە حکوومەتی عێراق تا ئەوەندەی ئێمە ئاگادار بین لە ئەجێندای خۆیان نووسیوێتی کە هەوڵەدا لەگەڵ هەرێمی کوردستانە بۆ ماوەیەکی دوور و درێژ ئەو گیر و گرفتانەی کاڵواسا و چارەسەر نەکراون خۆیان نەمێننەوە. کاک عەدالەت ئەوەی کە دەڵێن بە قەرز پارەکە بدرێ بە هەرێم مەبەستیان چییە؟ مەبەستەوەیە وەکو جۆرێک لە قەرز وەکو جۆرێک لە سلفە بێتا و کاتەی یاسای موازنە یاسای بودجە لە عێراقا بۆ ساڵی 2023 دەرەچیەوە لە چوارچێوەی ئەو یاساییە ئەو بڕەپارەیەی کە پێویستەکە بۆ هەرێمی کوردستان بنێردرێ بچەسپێەوە لە بەرامبەرشە ئەو پابەندیانەی کە کەوێتە سەر شانی هەرێمی کوردستان لە بەرامبەر حکوومەتی عێراقیە ئەو پابەندیانەش جێبەجێ بکرێواتە ئێمە ئەبێ بیرمان بێت کە تەنانەت ئەگەر بێت و یاسای موازنەی ساڵی 2023 لە عێراقا ئیقرار بکرێەوە یەکلا بکرێتەوە ئەگەر بێت و پابەندبوونی لایەنی بەرامبەری تیانە بێکەمە بەست لێرە هەرێمی کوردستانەوە بە دڵنیایە لەو کاتەیە دیسانەوە مەسەلەی ناردنی پارە بۆ هەرێمی کوردستان کێشەی تێ. باڵێ بەرێز عەدالەت عەبدوڵڵا مامۆستای زانکۆ و توێژەر لە ناوەندی ئەکادمی توێژینەوەی نیشتیمانی لە هەرێمی کوردستان لەگەڵ کورد کۆنەکشن و زۆر سپاس.
ڕێخستیان نوژەنج بۆ دیموکراتیکردنا خێزانی و 12 ڕێخستین ژنان li dihokê bi hevpeymaniyeké bi hev re civyan da ku guhertinin yan guherînekê di madeya 111 ya sala 1969 ya yasaya Sizayên Iraqê de bikin bi taybetî jî berkeyên 417 û 418 yên girêdayî ji ber birênê çunku ew yasa kevnin û ne di berjewendiya jinan de nevtaybetî jî piştî hatina Daişê li wê herêmê. Selam balayî Peyamberî Dengê Amerîka li dihokê li civîna wan bû û ev rapor şandiye. Hevpeymaniya 12 rêxistiyên jinan li Herêma Kurdistanê li dihok hat pêkanîn ji bo zêdekirin û guherîna madeyên 417 û 418 ji madê 111 ya sala 1969 yasaya Sizayên Iraqî li dor ji ber birnêyan ku cihazê. وەکی ئافرەتی کوردستان ئەو بریارە زیای بکەی من ئەو مادە بگۆڕی من ئەزافەیەک چ شتێکتر بکەی من ئەو ئافرەت هەیە ئێستا مادەی 111 لە 1960ەکان بووە ئێستا ئێمە لە 2023 من زۆر تشت ڕووداوە زۆر تشتی لە ژیانمان ڕووداوە زۆر ئافرەتان هەیە پاشی ئاوەرەکردنی یەزیدی و داعش و ئەو چتانە زۆر ئافرەت هەیە زگیان پڕە لە پیاوەکە ناناسن فحەقی ئەو ئافرەتە. ئەف کەمپینە بناوێ بڕیارەتەیە داکو گەواشتنێ لە حکوومەتە عێراقی بکەن ji بۆ ژن وەکە کەسێک کاریگەر و خەدی بڕیارە خۆ بێتە ناسکردن. فإيرومي تكون بوين كوما هناك برف نوعا ما هناك حالات ديت خاصة محدد هينكو دعما جنبي تكرن البي موضوعي راستي فأم سيرفي موضوعي ما مناقشة وكري وإن شاء الله بداهاتي وتفاصيلها بنسيرفي موضوعي. ساڵی 1960 ئەو بڕیارێک دەرچوو کە منداڵە ناو ببرێت بە دوو ڕێگای دوو حاڵەتە بێ یەک ئەوەی کە منداڵەکە نقستان بێ دووی کە دژیای دایکەکەی لە مەترسیدای بەڵام ئێمە ئەو ڕۆهاتین تۆز ئەو بریارە فراوانتر بکەین بۆ ئەو کەسانەی کە دایکێکە کە چەند منداڵێکی لە پاڵدا هەیە ڕۆشنبیریەکی وای نییە کە بتوانێت نەهێلێ ئەو منداڵە دروست بێ کە دروستش بۆ ناتوانێت بە خێوکردنی نییە لە پاڵدا چەند منداڵێکی تری هەیە و حکومەتش نییە یارمەتی بدا ئێمە لەگەڵ ئەوەی ئەو منداڵانەیەتە سەر دنیا باشترە. هێژایی ئاماژەیە ئارمان ji vê kempînê ew e ku hind madên yasayî yên Iraqî bêne razvekirin û lêzêdekirin ku di berjewenda jinê û xêzanê dabî. Selam balayî Dengê Amerîka Duhok. ئایا داواکاری ڕێکخراوەکانی داکۆکیکردن لە مافی ژنان بۆ ئازادی زیاتری مافی لە باربردن ڕاست بینن بەهار عەلی بەڕێوەبەری ڕێکخراوی ئێمە بۆ گەشەپێدانی مرۆیی لە هەرێمی کوردستان لەگەڵماندا بەهار خانم ئەم کاتت باش یعنی ئەم خانمانە داوای ئەوە دەکەن کە ئازادیەکی تەواویان هەبێ و مافی تەواویان هەبێ بڕیار بدەن لەسەر جەستەی خۆیان کە ئەگەر مناڵیان دووجان بوون مناڵەکانیان لەبار بەرن. ئەم داواکاریە ڕاستبینە ئێستا لە هەرێمی کوردستان؟ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە بێگومان ئەگەر بڵم ڕەنگە زۆر دواکەوتوین لە گفتوگۆکردن لەسەر ئەم مەسەلەیە بەڵام هەر کاتێ دەست پێ بکەین باشترە لەوەی دەست پێنەکەین بەڵێ لەبەرەوەی لە کوردستانە ژمارەیەکی زۆری ژنان مناڵەکانیان لەو تەمەنەی کە هەم یاسا ڕێگەی پیاوە یاسای تەندروستی هەمیش شەرعیش ڕێگەی پیاوە لەو تەمەنەیە مناڵەکانیان لەبارە بن چونکە وەکو لە راپۆرتەکەش پیشاندانە خەڵکێکی زۆر هەیە بارودۆخی ئابووری لەو توانایانیە کە منداڵێکی تری ببێت لەو ژمارەیە کە خۆی بیستێتی ببێ دوو ڕنگ زەمن گۆڕاوە وەکو ئەو زەمەنە نییە کە یاساکەی لێ دەرچووە زەمن گۆڕاوە ژنیش ئیشەکات پیاو ئیشەکە پێداویستی خێزان داخوازیەکانی مناڵ پەروەردەی مناڵ زۆر زەحمەت بووە چ لە ڕووی ئەوەی کاتێکی زۆری ئەوێ بۆ تەرخانکەی خێزان دایک و باوک لە ڕووی مادیشەوە پارێکی زۆرتری ئەوێت چونکە ئەوەن جارانیان و با مناڵ لە دایک بێ خوا گەورەیە مناڵ لە کۆڵان یاریە کرد و ئاهاتنانێ خوارد و ڕۆشتەوە کۆڵان و یاریە کرد گەورە بوو ئێستا پێداویستیەکان زۆر بووە ئەرکی خێزان زۆر بووە بۆیە زۆر جاڕوو ئەیە کە مناڵێک دروستە بێت لە دەرەوەی خواستی ژن و مێردەکە لە دەرەوەی بڕیاریان بۆیە ئا لەو کاتەیە مناڵەکانیان لەبارە بن بۆیە لە ڕاستیە مناڵ لە باربردن هەیە یعنی دکتۆر ئێمە تو ئێمە حتا وەکو ڕێکخراوی ئێمەش لە پێش 2 ساڵ
ئەدڤۆکسیەکمان لەو بوارە کرد لەگەڵ کۆمەڵێک لە دکتۆری ژنان قسەمان کرد ئەوان وتیان ئێمە ژنەکان کێنە لامان تووشی سایتەفێکتە بن دوایەوەی کە مناڵیان لەبار بردو تووشی هەندێ نەخۆشی لاوە کێبن ئێمە ئەزانین ئەوە لە نەتیجەی لەبار بردنە کەواتە یاساکە کەواتوندی کردو عقوبەی گەورە داناوە نەیتوانیوە مناڵ لەبار بردن دوابخە بۆیە باشترە مادەم هەر هەیە باشترە بە پێی یاسا ڕێگە پێی باوتە هەدەفەکەش هەیە بەڵام بەبێ یاسا هەیە ئەوانەی دەکەن کە ینی مەترسی لەسەر ژیانی خانمان هەیە لەو حاڵەتە ینی قانونەکە یان یاسا عێراقی نازانم ئەوەی کە گوتمان لە ساڵی 1969 هەیە تا ئێستا و سزای ئەو کەسانە دەن کە ئەم کارە دەکەن شتێکی زۆر کۆنە بەڵام مەسەرەکە لەوەدایە ئەبێ بە یاسا ڕێک بخرێ و دوای ئەوە دەزانین بەهەرخانم بزودنەوەی دژی ئەم کارە لە هەموو جیهانایە حتا لێرە لە ئەمریکا بابەتێکی زۆر گەورەیە بابەتێکی بووە بابەتێکی سیاسی لە هەرێمی کوردستان چاوپێشی دەکرێت لە لای دکتۆرەکان بەڵام یاسا ڕێگا پێنادا تا چەندێک ئێوە دەتوانن کار بکەن بۆ ئەوە یاساکە بگۆڕدرێت بە پێی داواکاری خانمان باڵە بێگومان مەسەلەکانی مافی ژن وەکو مافی لەباربردن یەکێکە لە مافەکانی ژنان چون کارۆکو لە راپۆرتەکەش باسییان کرد ژن خاوەنی جستی خۆیەتی ئەزانێ چ کاتێک ئەتوانێت مناڵی ببێت کاتێک ناتوانێت بیبێ هەموو ئەوانە ئەبێ ژن خاوەنی بڕیارێ کەسێکی تر یان سیستمێکی تر لەسەروی ئەوە نەبێ ئەمێنێتەوە مەسلەیەکی تێکۆشانە مەسلەیەکی بەردەوامبوونی قسەکردن و ئەدڤۆکەسیکردنە بۆ ئەوەی قەنەعەت دروست کرە ڕەنگە بەپێی بە چەند هەنگاوێک بێ مەرجنیە یەکسەر بە هەنگاوێک بکرێ بۆیە داخوازیکردن لەم کاتەیە یاساکە بگۆڕێت لە ڕووی یاساییەوە بە جەریمەدا دەنرێ ئەمە هەوڵێکە بەڵام وەکوتم ئەمێنێتەوە مەسلەی ئەدڤۆکەسیکردن و تێکۆشانی ژنانە لە پێناو هێنانەدی ئەو مافەیە یەک ڕاستی هەیە بەڕاستی زۆر ژنگیانیان لە دەست ئەیەن لەبەرەوەی لە شوێنێکی زۆر ناتەندروستە مناڵەکانیان لەبارە بن هەرو خانمانی کە لە دژن لە دەوروبەری خۆیان سەیری بکەن ڕەنگەکەم خێزان دایکەکە نەڵێ تۆ لە دەرەوەی من لە دەروی ئیرادەی من لەدایک بووی تو باسی لایەنە زانستیەکەی دەکەی لایەنی مافی مرۆڤ کە ئێوە بڕواتان پێ هەیە بەڵام ئەو کووە ئاماژەشت بە راپۆرتەکەی خۆمانت کرد کە لە دۆکەوە ڕێکخراوەکانی ژنان کۆبوونەوە بەڵام یەک لایە نەبوو یعنی دەمانویست لایەنی تر خۆمان دەزانین لایەنی بەتایبەتی بۆ چۆنی ئاینی دژی ئەوەیە کە خانم بە حەزی خۆی مناڵە بەربەر یعنی حەزمان دەکرد ئەوە بڵێن کە ئەمە حکوومەت بۆ نمونە وەڵامێکی دەبێت بۆ ئەم داواکاریانە جێ لەو داواکاریان دەگریان تەنها دێنێتن بۆ کۆمەڵگا و بۆ یاسا کۆنەکان دەگەر دوو لایەن لە یەک جیا بکەینەوە لایەنی ئیسلامیەکانیان لایەنە دینیەکان هەموو کاتێک بەڕاستی لە دژی هەموو داخوازیەک بوون کاتێکە داکۆکیکارانی مافی ژنان پێشکەشیان کردو بە ئاسانی هیچ لەو مەسەلانە تێنەپەڕیوەکە ئێمە داوامان کردو ڕەنگە ئێستاش بۆتە یاسا تەنانەت لە کاتی یاسای بەرەنگاربوونەوەی تونوتیژی هەرشێکی بەم جۆرە خراپتریش کرایە سەرمان بەڵام یاساکە تێپەڕی ئەوە بەرەی دژن بەڵام ئەکرێ بەردەوام لە گفتوگۆیە بین و بەردەوام بین مەسەلەی حکومەت زۆر لە لای ئێمە مهمە مەسەلەی پەرلەمان لە لای ئێمە مهمە ئەو دوو لایەنە حکومەت بە نەتیجە ئێمە بە ئەزمموی 30 ساڵی ئیشکردن ئەڵێن ڕێکخراوەکانی ژنان لەسەر یان ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لەسەر هەر مەسەلەیەک سوور بوو بن تێکۆشانیان بۆ کردوێ داخوازیەکانیان بەردەوام بوو بێ بە نەتیجە لە کۆتاییە لە بەرژەوەندی مافەکانی ژنان شکاوەتەوە ڕەنگە 100% بەپێی ئەوە نەبوو بێ کە ئێمە بیستمانە بەس بەشێکی زۆری لە بەرچاو گیراوە یاسای علی کەسێتی یەکێکە لەو یاسایانە یاسای پاراستنی مافی پێکاتەکان یەکێکە لەو یاسایانە بۆیە بەڕاستی من متەفائلم من گەشتبینم بەوەی کە نازانم وەختی چەند ئەخانە بەس من گەشتبین ئەوەی کە حکوومەتی کوردستان و پەرلەمانی کوردستان لە ئایندەیە بیر لەو یاسایە ئەکاتەوە بە شێوازێکە ئەم داخوازیان ژنان لەم سەردەمەیە دابین بەڵام ئەگە گۆڕینی یاسا نازانم تا چەندێک لە هەرێمی کوردستان دەکرێت بەڵام وەکو بڵێن پەیوەندی هەیە بە یاساکانی عێراق یعنی ئەبێ لە عێراقش شتێکی وا هەنگاوێکی وا هەبێت تا هەرێم بتوانێت یاسایەک بگۆڕێ تایبەت لە بابەتێکی هەستیاری وەکو ئەمە
خۆی لە ڕاستیە لە دەستوری عێراق یەکێک لە مادەکانی دەستوری عێراقڵێ ئەگەر هات و یەکێک لە هەرێمەکان کە مەبەستی ئێستا هەرێمی کوردستانە بارودۆخێکی تایبەتی هەبوو پێویستی بە یاسایەک دەربکات بەڵام دەوڵەتی مەرکەز عێراق ڕازی نەبوو تێبینی لەسەر ئەو یاسایە هەبێ ئەو کاتێک کە بچێتە محکەمەوە ئەبێ یاساکە لە بەرژەوەندی ئەو هەرێمە دەرچێت کە بۆ خۆی بە زۆر و ڕزانێ بۆی ئێمە وەکو هەرێمی کوردستان تەنانەت لە ڕووی دەستوری عێراقیشەوە بۆمان هەیە هەندێک یاسا دەربکەین کە بەڕاستی ئێمە وەک هەرێمی کوردستان بە بارودۆخێکی مێژوویی یان تایبەتی تێ ئەپەڕێ پێویستی بەو یاسایە هەیە هەر وەک چۆن یاسای باری کەسێتی هەموار کراوە لە عێراق پێیان ناخۆش بوو هەر وەک یاسای عقوبات هەندێک لە فەقەرەی یاسای عقوبات کە کوشتن بە بیانی شەرەف لە کوردستانەوە کەرتاوێن تاوانێکی تری بە عەمددانرێ لە عێراق ئەوانە داخوازی کوردستان و پێداویستەکەی بۆ جۆرە بۆیە لە مەبدەئی دەستوریە کێشەیەکی گەورە نابێت لەگەڵ عێراقا بەڵام ئێمە بێگومانین لەوەی کە هەم دیسانەوە قسەی لەسەرەکرێتەوە پێیان وابێت کە ئەمە پێچەوانەی دەستور و شریعەتی ئیسلامە بێت ئیسلامیش ڕێگەی یاوە بەڕاستی ئەگەر بگەڕێتەوە بۆ کتێبە کۆنەکان بۆ سەرچاوە ئاینیەکان باسی ئەگەر زروفێکی تایبەتی هەبێت لە تەمەنێکی دیاریکراوی چەند هەفتەی یەکەمی مناڵە ئەکرێت دروستبوونی جەنینە ئەکرێت لەبار ببرێت بەڵێ هەڵبەتەش لە یاساکەدا بیرمان چوو بڵین کە ئەگەر هات و دیار بوو کە ئەو مناڵە لە زگیداکیدا تەواو نییە ناتەندروستە مافی هەیە کە لە باربەری و ئەگەرش دیار بوو کە دکتۆر بڵێ کە خەتەر لەسەر دایک هەیە ئەویش ئەو حاڵەتش دیارە ئەبێ بەهار عەلی بەڕێوەبەری ڕێکخراوی ئێمە بۆ گەشەپێدانی مرۆیی لە هەرێمی کوردستان زۆر سوپاسی جەناب دەکەین. سپاس بۆ ئێوە. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. سەرۆکی ئەمریکا جۆ بایدن دەبێژە ئەو بالەفڕێن شەڕیên F-16 نادا ئۆکرانیادا کو ئالیکاریە شەڕێوێ لێ دژی داگیرکردن رووسیا بکە. نا بەرسەوا بایدن بوو دەماکو ڕۆژنەمەوانان لە کۆشکا سپی پرس ژێکرین گەلو ئەو دێ ئالیگریە شاندنا فڕۆکن F-16 بە کو ڕێبەرین ئۆکرانی گوتنە ئەو دسەری لیستا داخوازن وان دەیە یا چەکان دەیە ژێ ئەمریکیان. دوای ئەوەی کە 5 ئەفسەری پۆلیس لە شاری مەمفسی ویلایەتی تێنسی لە گرتەیەکی ڤیدیۆیدا دەردەکەون لە پیاوێک دەدەن کە دواتر لە نەخۆشخانە گیانی لە دەستدا داوای چاکسازی لە پۆلیسی ئەمریکادا بەهێزتر دەبێت بەڵام هێشتا کۆدەنگی لە نێو یاسادەنەران لە کۆنگرسی ئەمریکادا نییە لەسەر چۆنێتی ڕێگریکردن لە توندوتیژی زیاتری پۆلیس لە ئەمریکادا. چۆن هەنگاو بنێن پاژمەرگی تایر نیکڵسی تەمەن 29 ساڵ لە شاری مەمفس لە کاتێکدا چالاکوانان و یاسادانەرانی ئەمریکا لە هەوڵی دۆزینەوەی ڕێگە چارەیەکدان. لە بەرنامەی ئەم هەفتەی کەناڵی ABC زسویک دەرکەوت پارێزەری خێزانەکە بن کرامپ جەختی لەسەر پێویستی چارەسەرکردنی کردەوە کە ئەو بەلایەنگیری ناڕاستەوخۆ لە کللتوری پۆلیس لە ئەمریکا ناودێری دەکات. گرنگ نیە ئەفسەرەکان ڕەش پێست بن لاتین بنیان سپی پێست من پێم وایە بەشێکە لە کولتوری دامەزراوەی پۆلیس و بە جۆرێکەوە دەکات کە ڕێگە پێدراو بێت بتوانن بەم جۆرە هێز و ڕندەیە زیادەڕەویە لە دژی کەسانێک بەکاربێنن کە ڕەنگی پێستیان جیاوازە. لە کاتی هەڵسەنگاندنی ڕێشۆنی گرنگ بۆ ڕێگریکردن لە دڕندەی پۆلیس سیناتۆری دیموکرات دیک دۆربن بە کەناڵی ABC ڕاگەیان کە گفتوگۆیەکی نیشتیمانی پێویستە. قەتەغیکردنی خنکاندن نابێت بەبێ فەرمانی فەرمی پۆلیس هیچ گەڕان و پشکنینێک ئەنجام بدرێت. مامەڵەکردن لەگەڵ پشتبەستن بە بەڕێوەبەریەتیەکانی پۆلیس پێویستە هەموو ئەو کارانە بکەین بەڵام ئەمە بەس نییە.
لە کاتێکدا جەختی لەوە دەکردەوە کە هەموو ئەفسەرانی پۆلیس تاوانبار نین. نوێنەری کۆمارەکانی جیم جۆردن بۆ چوونەکانی خۆی لەگەڵ کەناڵی NBC Meet the Press باس کرد سەبارەت بە داوای چاکسازی لە پۆلیسدا لەسەر ئاستی فیدراڵی. نازانم ئایا هیچ ڕاهێنانێک هەر قەدەغەکردنێک هیچ خنکاندنێک لەوێ ئەنجام نەدراوە. ئەوەی لەوێ ئەنجامێندا تەنها بەردەوام بوون بوو بە لێدانی بەڕێز نیکۆلز، بۆیە نازانم ئەوە وەڵامەکەی یان نا. لە چاوپێکەوتنێکیدا لە بەرنامەی بەیانی باش ئەمریکا سەرۆکی NACP کۆنترین و گەورەترین ڕێکخراوی مافەمەدەنیەکانی وڵاتەکەیە پێشنیاری دۆزینەوەی ڕێبازی جیاواز و گشتگیر بۆ چارەسەرکردنی کێشەکە دەکات. دەبێت دەستگاکان ڕاهێنانیان پێ بکرێت سەبارەت بە کەمکردنەوەی زیادەڕەوی لە تونند و تیژیدا، بەڵام پێویستە بودجە بۆ پشتگیری تەندروستی دەرونی زیاد بکەین. هەروەها ئاماژەی بەوەش کرد هەبوونی بنکەیەکی زانیاری فیدراڵی کە هەڵسوکەوتی نادروستی پۆلیس تیایدا تۆمار بکرێت دەتوانێت ڕێگری لە ئەفسەرەکان بکات لە گۆڕینی دامەزراوەکان و بەم شێوەیە ئەمە یارمەتیدەر دەبێت بۆ دروستکردنی جیاوازی. ئاسۆ جەبار دەنگی ئەمریکا بۆ راپۆرتی ڤێرۆنیکا بالدێراس ئینگلیسیاس واشنگتن. سەرۆکی ڕێکخراوی تەندروستی جیهان دەڵێتن کە لە سەرەتای مانگی کانونی دووەمەوە راپۆرتی هەفتانەی تایبەت بە COVID-19 نیشان ئەدا کە نەخۆشیەکە لە هەڵکشاندایە و حاڵەتی فریاگوزاریش بەهۆی ئەم نەخۆشیە لە جیهانیشدا هەر ماوە. ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕۆژی دووشەممە ڕایگەیاند کۆڤید-19 بەردەوامە لە پێکهێنانی بارینە ئاسایی تەندروستی گشتی کە نیگەرانی نێودەوڵەتیە کە ئەوەش بەرزترین شێوەی ئاگادارکردنەوەیە. لە بەیاننامەیەکدا ئاماژەی بۆش کرد پێی دەچێت پەتاکە لە خاڵی گواستنەوەدا بوو بێت کە بەردەوام پێویستی بە بەڕێوەبردننی ورد هەیە بۆ کەمکردنەوەی دەرئەنجامە نەرینیە ئەگەریەکان. 3 ساڵ تێپەڕ بوو بەسەر یەکەم ڕاگەیاندنی ڕێکخراوی تەندروستی جیهانی کە کۆڤید-19 نوێنەرایەتی حاڵەتێکی نائاسایی تەندروستی جیهان دەکات. لە ماوەی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنادا زیاتر لە 6,800,000 کەس گیانیان لەدەستداوە کە لە هەموو وڵاتێکی سەرزەوی بڵاو بۆتەوە و پێکهاتەکان و ئابوووریەکانی وێران کردوون. تیدرۆس ئەتۆنام بەڕێوەبەری گشتی ڕێکخراوی تەندروستی جیهانی لە میانی دانیشتێکی دەستەی کارگێڕی لە ژەنێڤ وتی لیژنەکە ئامۆژگاری کردوم کە بە بۆچوونی خۆیان کۆڤید-19 وەک حاڵەتێکی نائاسایی تەندروستی جیهانی دەمێنێتەوە و منیش لەگەڵ ئەوەدام لەگەڵ چوونە ناو ساڵی چوارەمی پەتاکە گومانی تیادانەیە ئێستا لە دۆخێکی زۆر باشتر داین بە بەراورد بە ساڵێک لەمەوبەر کاتێک شەپۆلی ئۆمیکرۆن لە لووتکەدا بوو. لەگەڵ ئەوەشدا لە میانەی لێدوانەکەیدا بەرپرسەکەی ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاگاهیدا. بەڵام لە سەرەتای مانگی 12 ژماری مردنەکان هەفتانە لە زیادبووندایە. لە ماوەی 8 هەفتەی ڕابردوودا زیاتر لە 170,000 کەس بەهۆی کۆڤیدەوە گیانیان لەدەستداوە و ئێمە دەزانین ژماری ڕاستەقینە زۆر لەوە زیاترە. ناوبراوتی هیوادارە لەم ساڵدا کۆتایی بارینە ئاسایی ببینێت بە تایبەتی ئەگەر بتوانرێت دەسڕاگەیشتن بەڕێی شوێنە بەرپەشدانەوەکان لە ئاستی جیهانیدا باشتر بکرێت. شایان پاشا بۆ راپۆرتی سیزن مانتۆڤانی دەنی ئەمریکا واشنگتن. واشنگتن بەنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرم و گورتترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. هێشتا لاشن قوربانیان ji bi mizgefteka harptî ji encamê teqînekê ku li navendeka polîsan bû li Bakurê Rojavayê Pakistanê îro duşanbê jî hêşta ku li duşanbê qewmî bû hêştê ne derxistin. Di teqînê de zêdetirî 80 kesan hatin kuştin û 150 dî jî birîndar bûne. Êriş roja duşanbê li dema nimêja piştî nîvro li paytexta parêzgeha Pêşawerê li nêzik deverên li ser Sunûrê Efxanistanê qewmî bû. Li dorûberên wê herêmê çend tê çekdar zêde dibin. ئاهەنگەکانی سەری ساڵی لونار بە هەست و سۆزێکی تێکڵاو و خەڵکی وڵاتانی بە ئەسڵ لە وڵاتانی ئاسیا بەردەوام دەبێت. 124مین نمایشی ئەژدیهای زێرین لە لۆس ئانجلس بەڕێوە چوو کەمێک زیاتر لە هەفتەیەک دوای تەقینەوەی دوای تەقەکردن لە دەڤەری مۆنتری پارک و کوشتنی ژمارەیەک لە خەڵکی ئەو کۆمەلگانە.
سەمای شێر ئەوەی دەستپێکی کردنەوەی 124 هەمین نمایشی گۆڵدن دراگن بوو لە ناوچەی چاینەتاون بە بۆنەی ئاهەنگەکانی ساڵی نوێی مانگی بۆ دەیان ساڵە نمایشێکی سەرنجڕاکێش بووە. تیمی ناسراو بە نەمران تیمێکی بەناوبانگی سەمای شێرە لە ساڵی 1960کاندا دامەزرێنرا. زۆربەی سەماکارانی بۆنەکەی ڕۆژی شەممە کەسانی ئاسیایین و لەدایک بووی ئەمریکان. ئەوە ڕووداوێکی ئەو پەڕیجەی مەخابن بوو کە تیایدا چەندان کەس ژیانیان لەدەستدا. دەتوانرا ڕێگری لە ڕووداوەکە بکرایە. من هەرگیز بە هەزرمدا نەهاتووە کە ڕووداوێکی لەو جۆرە لە شارەکەماندا لە مۆنترەی پارک ڕوو بدات. بیستنی ڕووداوەکە زۆر دڵتەزێن بوو، بە تایبەتی کە نزیک بوو لە کاتی بۆنی ساڵی نوێ بە گوێرەی ڕۆژی ژمێری مانگی کە دەبوو کاتی ئاهەنگ و خۆشی بووە. لە 21 مانگی یەکدا لە نزیک مۆنترە پارک چەکدارێکی پیاوی 72 ساڵان بە ناوی هوکنتران دەستڕێژی گولەی لە خەڵکان لە نێو هۆڵێکی سەماکردن کرد و 11 کەسی کوشت. بە ڕۆژێک دواتر بەهۆی برینداربوونی تران کە خۆی تەقی لە خۆی کردبوو ناوبرا و مرد. من لە سەرەتادا وامزانی کە ڕەنگە ڕووداوەکە تاوانێکی دش بە کەسانی بەرەچەڵک ئاسیایی و پاسفیک بێت، بەڵام وا دەرنەچوو. هاوکات ئەوە واناکات کە ڕووداوەکە کەمتر تۆقینە بێت، بەڵکو کارە ساتەکە گەورەیە. خاتو یایایە وانگ ئەوەی بەشداری لە نمایشەکەی ڕۆژی شەممەدا کرد جۆرێکی نوێی پۆشاکی هانفۆی نەریتی لەبەر کردووە کە پۆشاکی ئێتنی هانی چینیە. ئەوەی ڕوویدا ترسناک بوو، هەروەها ئەوە دەخاتە ڕوو کە نەخۆشی دەرونی چەندە مەسلەیەکی گرنگە و چۆن پێویستە باشتر چارەسەر بکرێت. پێویستە باشتر دەست بە چارەسەرکردنی ڕابگات بەرلەوەی کار لە کار بترازێت بۆ ئەوەی ژیانی کەس بە بێهودە لەناو نەچێت. ڕێکخەرانی نمایشەکە تاوتوی هەڵوەشاندنەوەی بۆنەکەیان کرد، بەڵام دوجار بڕیاری ئەنجامدانی نمایشەکەیاندا. لە هەموو کات زیاتر لەمە بەردەبێت ئێمە درێژە بە گێڕانی ئەمە ئاهەنگانە بدەین. زۆر گرنگە بۆمان کە بینە دەرەوە بتوانین بە ئاسایی ئاهەنگ بگێڕین. ناکرێت ئێمە ڕێگە بەم تەقەکەرە بدەین نەهێڵت ژیانی خۆمان بژین. دەبێ بتوانین پێکەوە ئەمە تێپەڕێنین. خاتو جیایو ئەوەی 10 ساڵ لەمەوبەر لە چینەوە کۆچی بۆ ئەمریکا کرد ناوبرا و بەر لە ڕووداوی کۆمەڵکوژیەکە لە ناوچەی مۆنترەی پارک شتی دەفرۆشت و دەڵێت ئەو خۆشحاڵە ئاهەنگەکە بەردەوام بوو. ئێمە بەم شێوەیە دەیسەلمێنین کە کۆمەڵگاکە هێشتا سەلامەتە. پۆلیس و کەسانی دیکە وا دەمان پارێزن. دەبینین کە بازاڕەکە هێشتا جمەی دێت و هەمان بۆ چێژبینین لە بۆنەکە هاتوونەتە دەرەوە. یەکەم نمایشی گۆڵدن دراگن لە لۆس ئەنجلس لە ساڵی 1894دا ساسکرا و ژمارەی هاوڵاتیانی چینی ئەو کاتە لە 3000 کەس کەمتر بوو، بەڵام دانیشتوانی ئەمریکایی بەڕەچەڵک ئاسیایی لە لۆس ئەنجلس لە ئێستادا نزیکەی 1.5 ملیۆن بۆ جێنیا دۆڵۆ لە لۆس ئەنجلس سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا. فەڕاندن و هەلدانا باڵۆنین هەوایی لە باژارێ لەسەر باژارێت شاو دیۆکسی سویسری وەک فستیڤالێک تێدیتن و چەند وڵات تێدا بەشدار بنمە وێنە و راپۆرتێک ژووی دەرهەیە کە مەبەستاوەی چیە لەوی سروشتی جوانی سویسرایە ئەو باڵۆن چما و چاوات تێن هەلدان. باژارê çavlixewê çet û dîyeksiyê Swîsrayê ku mabeyna zîrên befirdagirtî de hatiye dorpêçkirin ji xewa xwe radibe û mêhvandariya festîvala balonên bayê germ dike û bala hizaran temaşevan û xwaziyarên firînê dikişîne ser xwe. Di nav van nehrojên ahengê de ku wê dîmahiya vê mehê bi dawî bêt 6 balonên hewayê germ û rengîn û geş ji 15 welatên din jî beşdarî vê festîvalê ne û wê bi ser van zîran de bifirin ku bi bayekî taybet bo firîna van balonan tênasîn û firînan balkêş dike. İşte taybetî ya firîna li çet û dewks ev e ku em dikarin serê sibê bifirin. Em pê yek alî ve difirin û piştî nîro vedigerin. Ji ber ku bayên anabatik û katabatik piştî nîro ba tenê lê dora xwe dizivire. Thomas Spildorn ku firokevanê şehrezayê van balonan e dibêjit bayê vê deverê taybet e bo firîna van balonan. Gawa ku tu bilindiheya erdeyê hemû pirsgirêk û hemû tangasiyên jiyana rojane ya me biçû xuya dike û tiştê herî ciwan û xweş ew e ku tu gel bayî diçî û dilivî. Tu nikarî wê pirêve bibî. Ew jê firinê dijwar û balkêş dike.
li 23 vê mehê hindek jivan balonan neçarman ji ber bayekî bihêz û dijwar geştên xwe rawistînin. Lê ahenga wan roja din bi tevayî û ji nû ve berdewam kir û xelk jî pê re dilgeşt. Hêlin Sindî, Dengê Amerîka. Dengê Amerîka. Çavkaniyeka pêbaweriyan û çaw agahiyan. Birêya malper û platformên mîdya civakiya Dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. Di çiyayekî devera Şêxan de li Bakurê Mûsilê helbeta deşta neynewatê navkirin ku di nêvbera du gunda de gundê Berîstek û Êsyan xelek diçin kanîkeke avê di çiyayê de heye seredana wê kanîkê dikin gelek jwana yan gelek xelek bûye te edet rû dikin wê kanîka avê ku bi navê kanîka bayetên yan bayetê naskirin ji bo hîviya bixwazin ji nexweşiyan bên çareserkirin. Helbet kanîkeke ne gelkê bi av lê av têda dimîne bi درێژاهیا ساڵی خەڵک دچن لخواوەکە تۆ بەرکێ دچن وێدری سەردانە وەردەکن گەلەکان ژی باوەری هەیە و ئەو ئاف خەڵکی ژ نەخۆشیان یان نەخۆشیان چارەسەر دەکە ji bilî wê jî li dor û berên wê kanîkê hindek tişîdî hene bû nimûne berek heye xelek piştaxwe ew ê piştawan diêşe piştaxwe didinê û hîviya dixwazin ku pişt êşawan nemîne. Kawa Umer bi çend zelamên wê deverê de çûya seredana wê kanîkê û ev raporta ji me re şandiye. مرێکێکا دوور و ئەڤرازی قوت کرد لێ هەر لە دەستپێکێ خزمەتکار زناری بەر لەسەر ئێک دانان و دگەلدا لاوات کرن هەتا گەهشتینە بەرەکی بناوێ بەرێک گەڕۆ li wêrê her kesê nexweşiyeka guhdarبûnê hebît dê guhê xwe ewî berîvenîtin û da ku çareser bît. Dora em gehiştîne serê çiyayê ku silavgeha Kanyabayê ye. Hola mêr ciwan mêret geliye Kanîbayê hola. Hola hola mêr ciwan mêret geliye Kanîbayê hola. Hol hola mêr ciwan mêret geliye Kanîbayê hola şabaş bu malêt adiya şabaş hol hola tasî melekê navşîrîn hola. Geha silavgeha Kanîbayê her kesekî bêtin nedît bitin ya li batana wê serî sê cara dê li dorê zivirî û berekê lê hey dê pişta xwe sê cara lê dey dê rûnê ser vîdyo verî dê pişta xwe lê dey ew jî êşa piştê dibetin qudreta Xwedê. Hep sefhayê beşek mêterekê dû mêtera rexwê silavgehê ve axa hey toberka Kanîbayê dê axê bûyînî bo vî gelî êşek janeke dereke beşerî dabetin wê axê dêyînî dê li hêre tarkey û dêke herî dê wê leşê xwe vedey. Ya Xwedê. هر نخوشیەکە ئەم پێحسیینە و چۆک پیشێن و پشت پیشێت ڕۆماتیسم بسوورە عامە هاتیە هێرە و خاصەتەن لەشەکەی وەڕەمی بتن و هاتی نهێرە ینی قدرەتا ڕەب العالەمین ئەو تشت چێت بێت ڕۆژاتی پێ نەحەسی. Ava vê kaniyê çi caran wişik nebûye berdewam af lê heye û baweriya êzdiyan da her kesekê nexweşiyek hebît ew av û axa vê kaniyê leşê xwe bidet ekser çareser bît. خودی ئەم وەختی چینە ژۆر زیارەتی بژین یا خودێ یا مێرێت Kanîbayê ku tu êşama bibeyî vê şêrê çareserkey du cara dê avê havê jî tu êş û tayet me bibeyî avê denetê dê havên li ser û av dêtin tu sê careka dê hosa bêjî û dê lê ziyaretî bî. Ew pariyê zigê vê şkeftê de ew parîne pariyet xasane û li hêre wextê pariyekê girê denûvet dikin ew bi xwe mirazekê dixwazit bo mala xwe bixwazit bo kesekî xwe bixwazit qudreta Xwedê û miraze dête cî. Kanyabayê 5 kîlometran ji senterê qeza Şêxan dûr e ji aliyê Rojava ve dikevîte navbera gundê Bêristekê û gundê Êsyan da. Merşdîne bitinê êzdî qesta vî cihî bikin. Her kesê bawerî pê hebît qesta vî cihî diketin ji bo çareseriyê.
كاوع مردنج أمريكا دشتا نينوا فيديو أجدي سيرجها من أصنابجم أو تشتبري ون فيديو ببينن اف ويني اندبينن ويني هرشك يسرو شافن هرشك يا لان الجهكي عادتي هات يديتن او لسر روي حصاري صور لسر مريخي هات يا ديتن هات يا كيشان جالي كاميرين جميكا عسماني و كو بري چند روجان او وينا قرتيا وكما قلتي دا مشابه هرشكينا لسر حصاري مريخي ديار دبا اف بون بابت ماین ایرو هتا صبحی دیگه اینک هر شاد و بختور بنو لمباش